کاری تفگەرە سیاسی لە ڕۆژاوای کوردستانی و قوناغا گۆشۆڕەشە سووریا تێرە دەرباز دەبێ دبنوێ دوورشمیدا سمینارە مامۆستا فێسەڵ نعسو ئەندامی کۆمیتە ناوەندی یا پارتیا دیموکراتی کورد لە سووریا ئەلپارتی لە ناوەندا گولانیا ڕەوشنبیری لە باژارێ زاخۆ بە حازربوونا چەندین هەوار و دۆستن ئەلپارتی و بحازربوونا ئەبراهیم باوی مزگین ئەندامی لیژنا منطقی بەرپرسێ لە قێبەهدینان سمینار دەم هژمێر هەشتێ ئێواری دەست پێکرد و دەستپێکاوێدا خۆ لە یەک بێدەنگ هاتڕاوەستاندن لەسەر گیانی پاکڕەوانی کورد و کوردستانی و بتایبەت لەسەر گیانی باوێنێتەوە کورد مستەفا بەرزانی عمودا من مخابن دیسا تو هاتی شاوتاندن مخابن تو دست کرده هاتی شکاندن مخابن ایرو لتد نرم و دترسم شر براکوژی دست به بکه و دیرو کتابه مامۆستا فێسەڵ نعسو ئاخفی گوت گۆشۆڕەشە سووریە دەستپێکا خۆدا بشێوەیەکی ئەشتیانە دەستپێ کرد لێ مخابن ڕێجیما سووری ئەو دەرباس کرد لە کاری چەکداری لەسەر ڕۆلا تەفگەرە سیاسی هەروەها گوتنا خۆ بەردەوام کرد و گوت داخوازیە مافێ خۆ کردیا و های جێ کولتۆرێ خۆ و جێ پارستنا ملەتێ خۆ بتەمامەتی هەبوو حتا ڕۆژا ئیرۆ ژبەرێ وەختێ ئەم ڤەگەرن ئیرۆ کەسێک و ناوێوا دیرۆکێدا هاتیە نفساندن ڕێجیما سووری gelek bi zehmetî û bi kuştin û bi zindan ew şoreşa henê xwest biperçiqîne û pêl bikevje derbas bê wek sala 1980 li bajarê Hemayê پشتی شروعکردنا بەرپەڕا هەژێکاری تەفگەرە سیاسی و بوێرن لە ڕۆژئاوای کوردستانی سمینار هات بەداویکردن ژێ سنتەرە گولان یا ڕەوشنبیری جەمیل ئۆسێ ئارک تیڤی زاخۆ